ئێمە ئێستا ئەو شوێنەی لێ وەستاوین تاقە پارکی شاری ڕەواندووزدا مێژوەکەی بۆ دەیان ساڵ پێش ئێستا دەگەڕ مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە پێشتر بایەخی پێدرا سەردەمی حکومەتی بەعس بەڵام لە دوای ڕاپەڕینەوە نازان بۆ ئەو پارکە داخراوە قەپات کراوە تەنانەت ئاویشی لەسەر براوە دارەکانی هەموو وشک بوون نازانین هۆکار چییە بۆ دەستەڵاتی خۆماڵی بایەق بە پارک نادا لێرە ئێرە تاقە پارکە مەسەلەن هیچ پارکێکی تر نییە خەڵک پێشتر بە دڵێکی خۆش و دەهات لێرانە بۆ پەڕی خۆشی بۆ خۆی کاتەکانی خۆی بەسەرە برد ستاوماوە دەرگاکان داخراون چلو ئەو ساڵ پێش ئێستانێکە کە ماڵمان لەوێ بوو داهاتینە وێرانە دواتریش لاشتاکان داهات نەوتەکان ئێرە جەوەکی خۆشی هەبوو ئێمە کۆمەڵێ برادەر بووین زۆر جار داهاتین لێرانە دائەنیشتین مەسەلەن ستێکی شاعیرانە نووسین و شتانە زۆر داهاتین سەعیمان لێ کرد زۆر جار مەسەلەن لەو سەرەوەی ئەو کانیەی سەرەوە ئاوی تێدا بوو منداڵ مەلەیان لێ کرد یەکێک لەو شارە جوانانەی هەرێمی کوردستان شاری ڕوانجەکە ساڵانە سەدان و هەزاران خەڵکی گەشتیار و لەو سنوورانە ئەکات بە تایبەتی خاوەن چەندین سەرچاوی ئاوی سروشتیە بەڵام بەداخەوە ڕێژەی سەوزایی لەو شارە خەریکە بنەو نەمانەچیت و هەم شوێنی حەسانەوە هەم شوێنی کات بەسەربردنیش لێرە زۆر زۆر کەمە بە نمونە یەکێک لەو شوێنانە کە پارکی باخی گشتی ڕواندزە کە زیاتر لە 70 ساڵە ئەو پارکە بێخاوەنە لە ئێستادا هەم دەرگاکەی داخراوە و خەریکە دارەکانیشی وشکە بن کە جوانترین و ناوازەترین شوێنی ئەو سنتەری ئەو شارەیە کە بەداخەوە خەڵک ناتوانانی سەردانی بکات لە ئێستادا. دەنگۆیەکەیە کە ئەڵێن بەم ساتعا درێتە چەند کەسێکیان کە چەند کۆمپانیایە کە نۆژەنی بکاتەوە هەم استفادەی حکوومەتی هەبی و بەڵام وەکو کەرتی تایبەت لێدێ پێویستە حکوومەت خۆی ئەو پارکە بۆ گەنجان و بۆ خەڵکی شاری ڕواندز نۆژەن بکاتەوە بایەخی پێبدا پێویستی بە چەند کارمەندێکە و پێویستی بە ئاو کارەبا و ڕێژەی سەوزایی هەیە ئەو هەندێک شوێنی خراپ بۆ شوێنانی چاپ بکرێت و پێویستی بە گوژمەیەکی زۆر نییە هیچ شوێنێکی دیکەی نییە لە ڕواندز جگە لەو پارکە ئەوانەی دیکە هەمویان کەرتی تایبەتن بۆ خەڵکی ئاسایی نابی سەردانی بکە یعنی ناکرێت و هەموو ڕۆژێ سی سەردانی ئەو شوێنانە بکەی کە کەرتی تایبەتن و چونکە لەوێن دەرێ پارەت لێ وەرەگیرێت بەڵام ئێرانە سەر بە حکوومەتەوە پێویستە حکوومەت پلانی هەبی بۆ نۆژەنکردنەوە و خەڵکی ڕواندز و دەوروبەریشی سەردانی بکات. دیارە بەهۆی کەمی خزمەت گوزاری لە پارکەکە خەڵک بەو شێوەیە بەری تێنە کردووە بچی لە ناو دابنیشیتن بەڵام ئێمە لە بەرنامەندایە کە لە ڕێگەی کەرتی تایبەت چ بە شێوەی بەکرێدانی ساڵانە بێت چ بە شێوەی مساتەحە بێتن بدەینە خەڵکانێک بۆ ئەوەی خزمەت گوزاری پێویستی بۆ دابین بکرێتن و هەم بۆ ئێمە شوەکو شارەوانی بێتە داهاتێک کە ئێستا بە خۆشحاڵیەوە یانی حکوومەت کار لەسەر ئەوە دەکاتن چۆنیەتی زیادکردنی داهاتە ئێمەش لەم ڕوانگەیەوە لەم چوارچەیەوە کار لەسەوەکەین چۆن داهاتی شارەوانی زیاد بکەین ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ زیادبوونی داهات و هەروەها خەڵکی خۆشمان سوودی لێ دەبینێت.